نووسینگەی گەلی کوردستانە لە ڕانێ. لەم نووسینگەیە ڕۆژانە کارمەندان هونەری کۆچ کردو لەم نووسینگەیە لە نووسینگەی کەناڵی ئەسمانی گەلی کوردستان کارەکانیان بەردەوام بووە. دەمەوێت لەگەڵ هاوکارەکانی گفتوگۆی بکەین سەبارەت بە کارەکانی کاکوونەر و هاوکارەکانی کار ڕۆژانە چۆن کاریان کردو و هەندێک لەو یادویادەوەرانە بگەڕێنەوە بەتابەت لەگەڵ کاکی برایم گفتوگۆکەین. کاکی برایم ئەم کاتت باش. سڵاو پێ بۆ کۆچی دوای کاکوونەر چیەڵێ بەتایبەت لەم نووسینگەیە ئێوە بە شێوەیەکی ڕۆژانە و بە شێوەیەکی بەردەوام چەند ساڵ زیاترە کار دەکەن. درود بۆ گیانی کاکە هونەر. کاکە هونەر نەمردووە، هەمیشە لەگەڵمانە. من ئێستاش باوەڕ ناکەم ینی کاک هونەر منی جێهێشت بێ، چونکە ئەوەندەی لەگەڵ کاک هونەر کارم کردووە، نە ئەوەندە لەگەڵ براکەی خۆم ژیاوم، نە ئەوەندە لەگەڵ خێزانەکەی خۆشم. بێگومان ژیانی من لە سەرەتاوە کە هاتوومەتە ناو کاری ڕاگەاندن ئاشنای کاکە هونەر بوومە. بۆیە کاکە هونەر لە دڵی مندا هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە، هەمیشە زیندووە لە لای من. بێگومان کارەکانی من لەگەڵ کاک هونەرە هەموو ڕۆژانە بەیەکەوە دەبچوین، چالاکیەکانمان بەیەکەوە ڕووماڵ کردووە، بەیەکەوە کارەکانمان کردووە. هەموو بەیانەیە کە بەرنامە هەبوو بێ پەخشی ڕاستەخۆمان کردووە بۆ بەرنامەکان. بێگومان کاک هونەر قەڵەمێکی ئازا بوێر، ناتوانم من باسی کاک هونەر بکەم بە چەند وشەیەک. ژوورێکی تر کە نووسینگەی کەناڵ ئەسمانی گەلی کوردستان دەگوازینەوە کە ڕۆژانە کاک هونەری کۆچ کردو لەم ژوورە بە شێوەیەکی بەردەوام کاری کردووە و کاری ڕۆژانەی ئەوە بە شێوەیەک بووە کە قەڵەمەکەی کە دوێنێ چۆن نووسینی پێ کردووە، وەرەقەکەی دەستی و تەواوی ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە بەکاری هێناوە لەم ژوورە وەکو خۆی ماوەتەوە. هاوکار و برادەرەکانی دڵسۆزەکانی یاریدەدەرەکانی دڵیان نەهاتۆ لە دوێنێەوە دەست بن لەو پێداویستیانەی کە کاک هونەر تا ئێستا بەکاری هێناوە. بەتایبەت ئەگەر سێریکی ئەو قەڵەم و نووسینە بکەین کە دوێنێ نووسیوێتی لە ماوەی چەند ڕۆژی پێشووتردا نووسیوێتی، هەمیشە قەڵەمێکی بوێر و نووسەرێکی ئازا و ڕۆژنامەنووسێکی بەتوانا و پامنێرێکی چالاکی کەناڵی ئەسمانی گەلی کوردستان. دەنگی کاک هونەر لە کۆمپیوتەرەکەیەوە کە دوێنێ راپۆرتی کردبوو لەسەر لاوان، ڕۆژی گیانی لاوان. بە شێوەیەکی بەردەوام و مەیدانی کاک هونەر کاری کردووە و چالاکی هەبووە. ئەو شوێنەی کە ئەو لیدادەنیشت ئەو شوێنە بووە، بۆیە هاوکارەکانی دڵیان نەهاتووە بچونە ئەو شوێنە. لەگەڵ کاک دژوار باسی ئەو کار و چالاکیانە دەکەین کە بە شێوەی بەردەوام و ڕۆژانە لەم نووسینگەیە کە نووسینگی کەناڵ ئەسمانی گەلی کوردستانە کاریان کردووە. کاک دژوارم کاتت باش، فەرموو لەسەر یانە دەستدانی کۆچی دوایی کاک هونەر چیڵێ؟ زۆر بەداخەوە بۆ کۆچی ناوەختی هونەر ڕەسوڵ، بۆ ئەو پامنێرە بوێر و قەڵەم ئاسا لە دژی هەر گەندەڵیەک و هەر کەم تەرخەمێک لە هەر شوێنێک. ڕاستی هونەر ڕەسوڵ یەکێک بوو لەو پامنێرە لەو ڕۆژنامەنووسە بە توانایانەی کە بەوەفا بوو بەرامبەر بە کەسوکاری شەهیدان. هەموو کاتێک کاک دژوار تا دوێنێش هەر لەگەڵی بووی. کاک دژوار بە شێوەیەکی بەردەوام و بێدابڕان کاری لەگەڵ کردەوەیە. بەم جۆرە دڵی تەنگە و کاک هونەر دۆست و کەس و هاوڕێی نزیکی هەمووان بوو. بەداخ و پەژارێکی زۆرەوە دوێنێ کۆچی دوایی کرد، ماڵ ئاوای لە هەمووان کرد. ئیتر راپۆرتەکانی دەنگی نایێتەوە لەم نووسینگەیە، هاوڕێ و هاوکارەکانی کارەکانی ڕای دەکەن. تەنانەت یەک ڕۆژ پەیوەندیمان نەبە شەوکە پەیوەندیە کرد، یان شتێک ئەیود لە کوێ ئەگەر هات با و لە ئاسنای دامیش نەبە، لە پشوو بە لە هەر شتێک بە، هەرچەندە لەگەڵ کاک هونەرە ئەمە ڕاستیە و هەموو خەڵکی دەبەرەکەمان ئەیزانێ و هەموو ئەو کەسانە ئەیزان کە لە نزیکۆ ئاگان لێ و بینەرمان پشوومان نە بە جەژن، نە بە هەینی، نە بە شەو، نە بە ڕۆژ، بەردەوام کاک هونەر لە کارکردنا بوو. بینەرانی عەزیز، ئەم شوێنەی کە بینیتان نووسینگەی کەناڵ ئەسمانی گەلی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین لە ڕانێ، هاوکار و دڵسۆزانی
هونە ڕەسوڵ دەڵێن بەردەوام دەبن لە کارکردن و لەسەر گەیاندنی پەیام و ڕاستیەکان.